دەرچوانی دانەمەزراوی کۆلێژی پزیشکی ساڵی ڕابردوو هاتوونەتە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی داوای دامەزراندن دەکەن هاوشێوەی ساڵانی ڕابردوو. منەچمە لای ژیلەخان ئەگەر فەرموویتە ئێرە داواکاریەکانی ئێوە بە دیاریکراوی چییە؟ بۆ کارچێکە تا ئێستا دانەمەزراون. ئێمە پزیشکانی دانەمەزراوی ساڵی 2024ین خۆمان ئەبووە مانگی 11 دەستمان کرا بە داوامکردن و تەعین بووینایە، بەڵام ئێمە لە مانگی 11ەوە هەندێک وعدمان پێدراوە بە شێوەیەکی نافەرمی نەک بە کتابی ڕسمی کە ئێمە بەحساب دائەمەزرین، بەڵام ئەوە ئێستاوە ئەبێ بە مانگی 3 ئێمە دانەمەزراوین زەرێکی زۆرمان کردووە و زۆریش دواکەوتین. ئەگەر ئێوە دانەمەزرێن گرفت بۆ ساڵەکانی دوای ئێوەش دروستە بێ؟ لە ئێستا گرفتێکی زۆر دروست بۆ لە خەستەخانەکانە بۆ ساڵەکانی پێش ئێمە و بێگومان ئەگەر ئێمە دانەمەزرێن گرفتی زیاتریش دروستە بێ بۆ ساڵەکانی دوای ئێمەش کە تەخەڕوجەکەن. ئەمە تەنها ئەم بەشەی ئێوە ئەم وەجبەی ئێوەی گرتووەتەوە یاخود پێشتریش هەبووە؟ ڕاستیەکەی هەموو ساڵێک دامەزراندن هەبوو بۆ پزیشکانی گشتی، بەڵام ئێستا ئەم ساڵی ئێمەش نازانین لەبەر چه هۆکارێک دواکەوتووە ئەگینە هەموو ساڵێک دامەزراوین. ئێمە چەند خوێندکارن؟ ئێمە لە سنووری سلێمانی 288 پزیشکانی دانەمەزراوین. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کایبینن ئەمە گربوونەوەی پزیشکانی دانەمەزراوی ساڵی ڕابردووە کە ئەمان گرفتیان هەیە لەوەی کە دانەمەزراون لەبەرەوەی کە بڕیاری هەبووە لە ساڵای ڕابردوودا ئەو پزیشکانی کە پزیشکی گشتی تەواو دەکەن ئەو خوێندکارانە ئەمان ئەهاتن دادەمەزران لەلایەن حکوومەتەوە، بەڵام ئەو وەجبەی کە پار خوێندنیان تەواو کردووە ئەوان دانەمەزراون، بۆیە ئەمڕۆ هاتووەتە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی بۆی کە داوای ئەواکە کە دابمەزرێن بۆی کە هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئەمانیش لێرە دابمەزرێن. نەمێ چۆ لایم خاتوونە خاتوە سڵاو لێبێ. ئێوە ئەگەر دانەمەزرێن کاردانەوەتان چێ بێت چه هەڵوێستی وەرەگرن؟ ڕاستێکی ئێمە پێویستە هەڵوێستی خۆمان بنوێنین لەبەر ئەوەی زەرێکی زۆر گەورەیە دانەمەزراندنی ئێمە نەک هەر بۆ خۆمان، بۆ سیستەمی تەندروستی بەگشتی و بۆ خەڵکەکە بۆ نەخۆشەکانمان بەجددی پاکەوتنێکی گەورەیە بۆ سیستەمی تەندروستی پێویستە حکوومەتی کوردستان بەدوایە بچێت و ئێمە لەم قۆناغەوە دەست پێەکەین بە ئاگاندنی داواکاریەکانمان و هیوادارین بگاتە شوێنی خۆی. باشە لە کاتێکە ئێوە گە دانەمەزرێن چێ دەنێردرێتە دەرەوەی شار ئەو بنکاری کە لە دەروی شارن؟ ئەو کاتە سیستەمەکە ئەوەستێت و قۆناغەکان لە شوێنی خۆیان ئەوەستن، واتە ئەو بەشە پزیشکانەی کە ئێستا مقیمی دەورین بەردەوام ئەبێت لە ئیشی خۆیان ئابوەستن و هیچ بەرەو پێش ناچن، ینی سیستەمەکە بەگشتی ئەوەستێ پۆکی ئەکەوێت. باشە منێ پرسیارێکە لێ بکەم، ئەو کاتێک کە تۆ پۆلی 12 تەواو کرد کە لە کۆلێژی پزیشکی وەرگیرای بە چ خەو و ئاواتێکەوە دەستەکرد بە خوێندن؟ بۆ خۆن و ئاواتی کە قۆناغی پزیشکی ببڕم بە سەرکەوتووی و خزمەتی خەڵکی خۆم بکەم لە داهاتووە و بتوانم خۆم پێ بگەێنم لە ڕووی زانستیەوە. بەڵام ئێستا لەم قۆناغەیە خەونەکانیان ڕاگرتوونیانی لە ئێستاوە ئێمە ناتوانین بەرەو پێش بچین لەوە زیاتر ئەگەر بەم شێوەیە بڕات. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێویستی بوون ئەوەی کەی بیشتن ئەمانە دەرچوانی دانەمەزراون لە ساڵی ڕابردوو کاوە ئەو خوێندکارانی لە پزیشکی کۆلێژی پزیشکی گشتی خوێندنیان تەواو کردووە لە ساڵی 2024دا دانەمەزراون. ئەمان هاتوونەتە ئێرە داوای دامەزراندن دەکەن هاوشێوەی ساڵەکانی ڕابردوو بۆ ئەوەی کە ئەمانیش بەری ئەو ڕەنجەی کە هەیان بووە نەتیجەکەی ببینن بۆی کە توانن هاوشێوەی پزیشکەکانی دیکە توانن لە ناو نەخۆشخانەکانە دەوام بکەن. ئەمانە دەرچوانی دانەمەزراون لە شاری سلێمانی هاتوۆتە بەردەمی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی و داوای دامەزراندن دەکەن هاوشێوەی ساڵانی ڕابردوو کە داوای ئەوە دەکەن کە دامەزرێن بۆ ئەوەی کە ئەمە بتوانن خزمەت بکەن لە سەرجەم سێکتەرەکان و ئەو بنکانی کە لە دەروی شارەکانن کە بەپێی ئەو تەسەسوولەی کە هەبووە کە ساڵان ئەمان کاتێک کە دادەمەزران لە بنکەکانی دەروی شارەکان دادەنران و چەند شوێنیشیان پڕ دەکردەوە، بەڵام ئەم ساڵ ئەگەر بێت ئەمە بۆشایی تیادا دروست دەبێت.